ئەمە ژیانی خەڵکە لێرە ئەمە خانووەکانیانە. دەستگای خێرخوازی بەخشین لە ئامادەکاریەکانی بۆ ئەنجامدانی قوربانی بەردەوامە و ئەم ساڵ بە شێوەیەکی چڕ و پڕتر لە ساڵانی ڕابردوو پرۆژەی قوربانی ئەنجام دەدات. تیمێکی ڕێکخراوەکان ئێستا لە وڵاتی جادن لە ئەفریقیا و کەسانی هەژار و کەم دەرامەتی ئەم وڵاتە بەسەر دەکەنەوە. دابینکردنی گۆشتی قوربانی، هەڵکەندنی بیر، کڕینی جلوبەرگ و خواردنی پێویست بۆ خێزانە هەژارەکان سەرپەرشتی دەکەن. سوپاس ئێوە خێرخوازانەکەین کە متمانیان بە ئێمە کردو ئەمانەتەکانی خۆیان سپار بە ئێمە کە پرۆژەکانیان بۆ ئەنجام بین لە وڵاتی ئەفریقا. ئێستا ئێمە لە گوندێکین لە نزیک پایتەختی چاد کە هاتوین بۆ ئەنجامدانی کۆمەڵە پرۆژە بینینی حیوانەکان و بە تایبەتی پرۆژەی گەورەمان پرۆژەی قوربانیە. پاشان ئێمە دوای ئەوەی کە ئەم دیانەمان بەسەر کردەوە و سەردانی خەڵکەمان کرد بینیمان کۆمەڵە خەڵکی نەخۆش کۆمەڵە خەڵکی هەژاریان هەیە پێویستیان بە یارمەتی پارەیە. ئینشاءڵڵا بە پشتیوانی خوای گەورە ئەو هاوکاریانی کە یەشۆتە دەستمان بەسەر ئەو نەخۆش هەژارانە تەوزیعەکەین و لەگەڵ ئەوەشە کۆمەڵێک مناڵی هەتی و هەیە لە مەدرسەیەکە قورئانیان بۆ ئەکڕین، جلوبەریان بۆ ئەکڕین، خواردنیان بۆ ئەکڕین. هەنێ شوێنمان هەیە هەنێ دێهات کە سەردانی ماگرنان نییە بیخۆن، یعنی بەڕاستی زۆر وەزعیان خراپە. بەپێی ئەو هاوکاریان خێرخوازان و گەیشتە دەستمان هاوکاریانەکەین و پێداویستێکە ضرورەکانی ژیانیان بۆ دابینەکەین. دەستگای بەخشین بە هاوکاری خێرخوازان ژمارەیەکی زۆر ئاژەڵی لە ئەفریقا کڕیوە و داوا لە خێرخوازان دەکات ئەوانەی دایانەوێت لەم وڵاتە قوربانی ئەنجام بدەن پەیوەندیان پێوە بکەن. تیمەکە دەڵێن هەژاری و برسێتی لەم وڵاتە لە دۆخێکی خراپدایە و بەخشین و قوربانی لێرە خێر و چاکەیەکی نەبڕاوەیە. لە ئەفریقاین و ئەوە لە شوێنی ئەو شوێنانەی کە ئاژەڵی لێفرۆشتێ ئێمەی سێمڕۆ سەردانی لادیەکمان کردووە بۆ کڕینی ئاژەڵەکانمان. ئیمڕۆ سەردانی ئەو شوێنانەوە بۆ کڕینی ڕەشەوڵاخ. ئەمە ڕەشەوڵاخە سەردانەکەن یەکە بە یەکە هەڵێ بژێنین کامەی چاکە کە ئەبێ بۆ قوربانی کە قەڵەوە سوپاس بۆخوا بڕێ باشمان کڕیوە ئەمانە جسەلی هەڵە بژێنین کامیان چاکە ئەوان هەڵە بژێرین. سوپاس بۆخوا حیوانی باشمان کڕی و ئینشەڵا بەردەوام بین لادیە بە لادیە شوێن بە شوێنە گەڕین هەم بۆ تەوزیعکردنی گۆشتەکە و هەم بۆ کڕینی حیوانەکان. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. جگە لە ئەفریقیا دەستگای بەخشین لە تەواوی شارەکانی کوردستانیش پرۆژەی قوربانی ئەنجام دەدات. ئەوانەشی نیەتی قوربانیان هەیە و دەیانەوێت بە شێوەیەکی تەندروست قوربانیەکانیان ئەنجام بدەن. بەخشین سەرپەرشتی قوربانیەکانیان بۆ دەکات و دواتر ڕادەستیان دەکاتەوە. جگە لەواش زۆربەی قوربانیەکان دەدرێنەوە بە کەسانی هەژار و کەم دەرامەت و منداڵانی بێباوک. ربنا تقبل منا إنك أنت السميع العليم وتب علينا يا مولانا إنك أنت التواب الرحيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.